چەمپیۆنز لیگ بەهێزترین پاڵەوانێتی لەسەر ئاسی ئەوروپا لە جەولەی پێنجەمدایە و لە مەفتەیەدا شەڕەنووسی بەشێکی زۆر لە یانەکان یەکلای دەبێتەوە. سێشەممە لە کاتژمێر 11 شەودا چەند یاریەک ئەنجام دەدرێت و گرنگترین یاریەکانیش لە کۆمەڵی شەشەمی ئاگریندا بەڕێوە دەچن بە شێوەیەک کە چواریانەکە کێبڵکەی بەهێزی لە نێوانیاندا هەیە و جیاوازی نێوانیان پێشەنگ و کۆتاییانەکان تەنها سێ خاڵە. یانەی پاریس سەن ژێرمەنی فەڕەنسی لە ەرگەی خۆیدا و لە یاریەکی بەهێزدا میوانداریانی نیوکاسل یونایتد ئینگلیزی دەکات لەلایەک دەیەوێت بردنەوە بەدەستبێنێت تا نەکەوێتە کێشە گەورەکە و لەلایەکی تریشەوە بە ئامانجی تۆڵەکردنەوەی یاری چوون دەچێتە یاریگاوە. لەمان کۆمەڵیانەی سی میلانی تاڵی لە یارگەی سان سیرۆ میوانداری بروسیا دۆرتموند ئەڵمانی دەکات و دەیەوێت ببرنەوە لەو یاریەدا بچێتە پلەی دووەم میێرزبەندی بە سوودوەرگرتن لە ئەنجامی یاریەکەی تر. لە کۆمەڵێشتم نیشدا یانی بەشڕنەی ئیسپانی کە بارودۆخێکی قورسدا تێپەڕێت بەهۆی ئەنجامە خراپەکانی و پێکانە زۆرەکانیەوە لە یارگەی خۆیدا میواندانی پۆرتۆی پورتوگالی دەکات. یانی شاختاری ئوکرانیش دەبێتە میوانی ئۆنترۆپی بەلجیکی. بەشڕن لە مۆرزی چەمپیۆنز لیگا 4 یاری ئەنجام داوە. 3 بردنەوە و شکستێکی هەیە و بە 9 خاڵ لە پلەی دووەمی کۆمەڵەکەدایە. 8 گۆڵی تۆمار کردووە و 2 گۆڵی لێکراوە. لە کۆمەڵی حوتەمدا کێبڵکەیەکی ئاسانی تێدا بووە بە شێوەیە کە هەردوو یانەی مانچستەر سیتی و لایپزیگ سەرکەوتنیان بۆ قۆناغی 16ەم سۆگەر کردووە و زیڤدا و یۆنگ بۆیس ڕکابەری لەسەر گەیشتن بە ئەوروپا لیگ دەکەن. مانستی پاڵنی ساڵی ڕابردوو تا ئێستا لەم وەرزدا 4 یاری ئەنجام داوە و لە سەرجەمیاندا براوە بۆ 12 خاڵی کۆ کردوتەوە. 12 گۆڵی تۆمار کردووە و تەنیا 3 گۆڵی لێکراوە. کۆمەڵی پێنجەمیش ڕکابەرێکی زۆری تێدایە بە شێوەیە کە ئەتلتیکۆ مەدرید باش خاڵ لە پێشەنگی ڕیزبەندیدایە و لە دەروی یاریگای خۆی دەبێتە میوانی فاینۆرد کە 6 خاڵی هەیە و لە پلەی سێمدایە. لازیۆ ئیتالی لە پێناو پارێزگارکردن لە پلەی دووەمیان چوونە پێشەنگی کۆمەڵەکەی لە یاریگای ئۆلۆمپیۆ میوانداری سێلتیک دەکات.